سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی مێژووی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتان. ئازیزان، لە بەرنامەی هەفتەی مێژووی کۆمەڵەدا باس لە یەکێکی دیکە لە دیمەنەکانی درەوشاوی خەباتی جەماوەری کە لە مێژووی کۆمەڵەدا تۆمارکراوە باسی لێ دەکەین. باس لە مانگرتنی گشتی 16 گەلاوێژی 1384. ئەم مانگرتنە هێمای خەباتی یەکگرتوانەی خەڵکی کوردستان لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی بوو. بۆ قسە و باس زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە دەکەین. هیوادارین کە تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ ئاکۆ، سەرەتا بەخراتنت پێ دەڵێم سپاس بۆی کە بەشداریت لەم بەرنامەیەدا کرد. زۆر سپاس بۆیەوە شاوڕێ ئەمیر، منیش ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەر تایبەتەن بۆ بینەرانی ئەم بەرنامە جوانەتە. زۆر سپاس. هاوڕێکۆ، بە پرسیارەکانم لێرەوە دەست پێ بکەم. هۆکاری سەرەکی ئەم مانگرتنەی 16 گەلاوێژ هۆکاری سەرەکیەکەی چی بوو؟ بۆچی ئەم مانگرتنە بەگشتی لە کوردستان بوو؟ ڕاستیەکەی ئەگەڕێتەوە بۆ جەنایەتێک کە کۆماری ئیسلامی لە هاوینی هەمان ساڵدا خوڵقاندی. ئەویش کوشتنی جەنایەتکارانەی لاوێکی خوێنگەرم، لاوێکی شۆڕژێر بە ناوی کە ناسرا بوو بە شوانەی سێقادەر لە پاشنیوەڕۆی هەژدەی پوشپەڕ یا هەژدەی تیری 1384 کاتێک کە هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بە شوێن کاکشوانەی خۆشەویستەوە بوون کە دەستگیری بکەن، نەیانتوانی. دایانە بەر دەستڕێژی گولە، برینداریان کرد، پاشان زۆر بێبەزەییانە و بێڕەحمانە تەرمی کاکشوانەیان بەناو شاردا گێڕاو و ئەو تەرمە شێوا و بریندار و ئەشکەنجە دراوەیان بەو شێوە بە هەمان تەحویلی بنەماڵەکەیاندا. دیارە کۆماری ئیسلامی مەبەستی بوو ئەیویست کە خەڵکی مەهابات چاوترسێم کات لە درێژەی سەرکوتگەری و داپڵۆسینی خەڵکی کوردستان لە مێژووی دەسەڵاتی خۆیە ئەیویست جارێکی تر بە خوڵقاندنی جنایەتێکی تری هاوشێوە کە کەم نەبوون لە مێژووی دەسەڵاتداریەتی کۆماری ئیسلامیە، جارێکی تر خەڵکی مەهابات و کوردستان چاوترسێم کات. بەڵام بە پێچەوانەوە کەی ڕوویدا لە هەمان ڕۆژدا خەڵکی مەهابات بەتایبەت لاوانی خوێنگەرمی ئەو سەردەم بۆ دڵنەوایی و هاوسۆزی و هاوخەمی چوونە بەردەم ماڵی کاکشوانەی سێقادر و لەوێ وێڕای دەربڕینی ڕق و بێزاری خۆیان بەرامبەر بەو جنایەتە و بە کۆماری ئیسلامی هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵی ئازیزی کاکشوانەی سێقادر دەربڕی. ڕۆژێک دواتر، واتە لە 19 تیری هەمان ساڵ، جارێکی تر خەڵک ڕژانە سەر شەقام، بەتایبەت گەنجانی ناڕازی شاری مەهابات و بەدانی دروشمگەلی جۆراوجۆر لە دژی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی داخوازی ناساندن و سزادانی بکەرانی ئەو جنایەتەیان بوو لە کۆماری ئیسلامی. ڕۆژێک لە 21 هەمان ڕۆژدا، ینی 3 ڕۆژ دوای خوڵقانی ئەو جنایەتە، ناڕەزایەتیەکان لە شاری مەهابات هێشتا درێژەیە بوو. ڕای تۆقاندن و هەڕەشە و
ئەوەی کە معمولەن کۆماری ئیسلامی لەو کاتانە دایکە، بەڵام دیارە خەڵک تووڕەبوونی خەڵک و بێزاری خەڵک لەو جنایەتە لە ئاستێکا بوو کە نەیەتوانی ئەو هەڕەشە و تۆقاندانە پاشەکشیان پێ بکە. لە 22 مانگ خەڵک وێڕای خۆپیشاندان دەستیاندایە داخستنی دوکان و بازاڕەکان لە شوێنی کار لە مەهاباد. زۆربەی ئەو شوێنانی کە خەڵک کاری لێکرد دوکان بازار هەمویان بە نیشانەی ئاعتراز داخست. کەمە ئەم ئاعتراز و ناڕەزایەتیە تەشەنەی سند بۆ باقی شارەکانی تری کوردستان. لەوانە شنۆ، پیرانشار، بۆکان، بانا، سەقز، سنە، مەریوان، دانەدانەی ئەو شارانە ئێستا بە شێوەی پرژ و بڵاو ڕۆژەکانی جیاواز ئاڕژانە سەر شەقام ناڕەزایەتیان دەرەبڕی، هاوخەمی و هاوسۆزی خۆیان لەگەڵ بنەماڵی کاکشوانی سێقادر دەردەبڕی، هاوکات داخوازیشیان بوو ئەویژەوەی کە بکران و بکوژانی کاکشوانە بە خەڵک بناسرێندرێن و سزاش بدرێن. لەگەڵ تەشەنە سندنی ئەم ئاعتراز و ناڕەزایەتیە دیارە دام و دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامیش وەکو هەمیشە دەستی دایە گرتن و تەنانەت تەقەلێکردن لە شاری سەقز ڕاستەوخۆ تەقیان کرد لە خەڵکەوە، زۆر کەسیان شەهید کرد و بڕێک تعدادێکی زۆریشیان بریندار کرد. لە شارەکانی تریژ لە بانە لە سنە تعدادێکی زۆر دەستگیر کران. دەستگیر کراوەکان لە ئاستێکا بوو کە بوو بۆ یەکێک لە داخوازیەکانی خۆپیشاندەران بۆی کە زیندانیەکانی ئەو سەردەمە دەست بەجێ ئازاد بکرێ. باسی ئەوم کرد کە لە شاری مەهاباد لە یەک دوو ڕۆژی سەرەتایی ناڕەزایەتەکە زیاتر لە 50 کەس ڕەوانەی بەندیخانە کران. لەو سەر و بەندە کە بشێوی دروست ببوو دیارە ناڕەزایەتیەکان پەراکەندە بوو، پرژ و بڵاو بوو و هەروەکو وتم ڕێکخراو نەبوو، یەکگرتوو نەبوو، هەرچەند لە هاوکات نەبوو. یەکدە کوردستان هەمووی خۆشا بوو بە معنایەک، بەڵام ڕێبەریەکی وا کە بتوانێت ئەم ئاعترازە، ئەم ناڕەزایەتیە، ئەم خۆپیشاندانە بە مەسیرێک و بە ئاقارێکی دیاریکراوە هیدایەتکە نەبوو. تەنیا ڕق و تووڕەیی و بێزاری خەڵک بوو بەدەستبەت جەنایەتێکی مشەخەس. کۆماری ئیسلامیش دەستیدا بۆ سەرکوت و جەنایەت. یەکێک لە کێشەکان، یەکێک لە نەگەرانیەکانی ئەو سەردەمیشەوە بوو زۆر بەداخەوە هاودەنگی و هاوسۆزی باقی شارەکانی تری ئێرانی لەگەڵانە بوو. گشتگیر نەبوو، تایبەت بووبەوە بە کوردستان. لەو سەروبەندە کۆمەڵە کە بە وردی هەموو ئەو حادثانەی پەیگیریە کرد و چاودێری ڕووداوەکانیە کرد لە ناوخۆی کوردستان، بیری لەوە کردەوە کە هاوسەنگی هێز بە قازانجی خەڵکی کوردستان نییە. لەم پرژ و وڵاویە، لەم ناڕەزایەتی و تووڕەبوونەی خەڵک تەنیا ئاماری کوژراوەکان و بریندارەکان و دەستگیرکراوەکان زیاد دەکات و مەجال بۆ تەوەحش و بربەڕیەتی کۆماری ئیسلامی زیاتر دەکات لە ئاسی کوردستانە. جا ئەو کات کۆمەڵە و بەتایبەت کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە بڕیارێکی گرنگدا، لە بڕیارێکدا کە هەم بتوانێ سەفی خەڵک یەکگرتوو بکە، ناڕەزایەتیەکە نیشان بدات، ئاعترازەکە بە شێوەیەک بگەیەنێت و خەڵک پەیوانە بێ پاشەکشەی کردووە و هەمەوەیشی کە بەر بە سەرەڕۆیی کۆماری ئیسلامی بگرێ و کۆماری ئیسلامی مانایەک دروستکە لە مەقابلیا بۆی کە کەم کوشتار بکە و زیندانی بکە و خەڵک ڕەوانەی ئەشکەنجەگاکانی خۆی بکە، بڕیاریدا کە مانگرتنێکی
گشتی بەڕێ بخات. ئەم مانگرتنە وتم دوو هۆکاری سەرەکیە بوو، یەک بەر بە کۆماری ئیسلامی بگرێت، دووهەم ناڕەزایەتی و تووڕەیی خەڵک بە شێوەیەکی ڕێکخراوتر بەرامبەر بە کۆماری ئیسلامی نیشان بدات و بە شێوەیەک نەوعێک لە حرەکەتێکی جەماوەری بڵێم بێوێنە بەڵام کەم وێنەی لە کوردستانە سازماندا و ڕێکی خست و بانکێشتی کرد کە تا ئێستاش لە مێژووی کوردستان بە ناوی مانگرتنی گشتی 16 گەلاوێژ ناسراوە و لە مێژووی خەباتکارانەی شۆڕەشی حەقوازی خەڵکی کوردستانە ئەو ڕۆژە سەبت بوو. دیارە وتم بێوێنە نەبووە لە تاریخی خەڵکی کوردستانە شتی هاوشێوە لە سەرەتای ئەوایل ئینقلابە لە یەکدەنگ بایکۆتکردنی. بەڵام دوای ماوەیەکی زۆر کە ئەم مانگرتنە دراوە خەڵکی کوردستانیش بەدەم مانگرتنەکەەوە هاتن. بەڵێ دوای 26 ساڵ ئەدانی لەسەر و بەندێکا بوو هەرچەند وتم هۆکاری ئەو مانگرتنە و جەنایەتە بوو کە کۆماری ئیسلامی خۆرخاندی و ئەو تیژبیری و ئیحساسی مەسئولیەتە بوو کە هەر ئەو سەردەم کۆمەڵە و ڕێبەرایەتی کۆمەڵە بەنسبەت چارەنووسی خەڵکی کوردستانەوە کردی. هەم سەفی مبارزە و تێکۆشان عەلەی کۆماری ئیسلامی یەکڕیستر کە متحیدی کە حیفزی کە لە هەمان کاتە تاکتیکێکدا ڕێژێ کە بەر بەسەرڕۆی کۆماری ئیسلامی بگرێت. پاش ماوەیەکی زۆر لە ئەوەی کە خەڵکی کوردستان یا خەباتی پێشمەرگانە بە قەولی فارسی کەم فروغ ببوو هاتبووە پشت سنوورەکانەوانێەوە ڕەونەقی نەمابوو لەناو کوردستان ئەم مانگرتنە نیشانیدا کە ئەم خەباتە لە ناو دڵی خۆیان لە ناو دڵی کۆمەڵگای کوردستانە هێشتا بەقووەتە لە زەرفیەت و تواناییەکی بەقووە بەرخوردارە و ڕێکخەری هەیە متشەکلە ڕێبەرایەتی خۆی هەیە و ئەزمونێکی زۆر بە نرخ بوو ئەو سەردەم و لەو ساڵی 84 کە جارێکی تر نیشانیدا کە ئەو زوڵانەوەی خەڵکی کوردستان لە چه ئاستەکایە. کاک ئاکۆ با یەک پرسیار بکەین ئەم مانگرتنە هەروەکو خۆتان ئاماژتان پێکرد کۆمەڵە بۆ گەیشت کە لەوە زیاتر نەخ تەلەفاتدا خەڵک و هەمەوەی کە تووڕەی خۆشیان هەر نیشاندن. لایەنە سیاسیەکانی دیکە ڕێکخراوەکانی دیکە ئەمانە ڕۆڵیان چی بوو لەم سەردەمەدا؟ دیارە بانکێشتەکە کۆمەڵە کردی دوای ئەوە تعدادێکی زۆر لە کرێکاران و ڕێکخراوەکانی پێشڕە و لە ناو خۆی وڵات پێشوازیان لێ کرد هەتا ئەرکی سازماندان و ڕێخستنی ئەو ئیحسابیان واستۆ گرت. کۆمیتەکانی بەرەو پێشچوونی مانگرتن فەورەن لە ناو خۆی وڵات لە شارەکانی کوردستان وەڕێکەوتن و خەڵک لە ناو خۆ کە وەزعەکەیان ئەبینی بەگشتی بەرەو پیری ئەو مانگرت نەچوون. بەڵام لە دەرەوەی وڵات لە ناو ڕێکخراوە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان بۆ چوونی جیاواز هەبوو. تعدادێک پێیان وابوو ئەمە نەوەیەک لە خەباتە ناڕەزایەتی و خۆپیشاندانەوە قوربانیدان و ئەوەش بەشێکە گیانەکراوەیە لە خەباتی خەڵکی کوردستان وابێ بەم شێوازەی کە ئەڕواتە پێش بەو شێوازە هەروە درێژەی پێ بدێ و مانگرتن و ئاعتساب نەوعێک پاشەکشەیە بەو ناڕزایەتیەکە هاتووارەوە. تعدادێکی زۆر بەتایبەت لەلایەنە چەپەکان لایەنە سیاسیەکانی خارج لە کوردستانیش حتا لە ئاستی سەراسەری لێرانیش پشتیوانیان لەو مانگرت نەکرد و پێیان شتێکی منطقی بوو هەر بۆ هۆکارانی کەوتم. تعدادێک هەر لە لایەنە سیاسیەکان لە ناو خۆی کوردستان لایەنە کە ئۆپۆزیسیۆنەکان تەنانەت بە جۆرێک مانەعیان دروست کرد کە حتا بایکۆتیان کرد مانگرتنەکەیان بایکۆت کرد و بەڕەسمی داوایان لە خەڵکی کوردستان کرد کە لەو مانگرتنە بەشدار نەبن و درێژە بەو ناڕزایەتیە نەبدن کە لەسەر شەقام هەتا ئەو ڕۆژێ ماوەیەک حدودەن 25 ڕۆژێک بوو لە ئارادا بوو
و هیچ دەستکەوتێکی نەبوو بێژگە لە پڕبوونی شکنجەگاکانی کۆماری ئیسلامی لە لاوانی خەڵکی کوردستان و جگە لە کوشتاری خەڵکو و لە برینداربوونی کۆمەڵێکی زۆر لە گەنج و لاوی شۆڕژێر لە کوردستان. بەڵام وتم ئەوەی کە زۆر جار باسیەکەن کۆمەڵە ڕۆڵەی زمانی خۆیەتی، کۆمەڵە سیاسەتێکی دیاریکرا و مشەخصی لە زمانێکی مشەخصە دیاری کرد کە بە قازانجی خەڵک و ئەمە لەلایەن ئەمە منطقێکی تیا بوو کە لەلایەن خەڵکەوە وەرگیرە بە ئەوانەی ناوخۆ چ ئەوانەی کە لەگەڵ کۆمەڵە بوون و چ ئەوانەشی کە بە شێوەیەک لە سەر بەلایەنێکی سیاسی تربوون لە ساحەی کوردستانە پێشوازیان لەم بانگەوازە کرد و ئەمەیان پێ سیاسەتێکی ژیرانە و منطقی تر بوو بە چاوگرتن لە باقی لایەنە سیاسیەکانی تر. بۆیە کە زیاتر پێشوازی کرا لەو بانگەوازەی کۆمەڵە وتم ئەلبەت تعدادێکی زۆر لە ڕێکخراوەکان چ لە ناوخۆی وڵات چ لە دەروی وڵاتیش هاتنە پشتم بانگەوازە و پێشوازیان لێ کردو و بە تەنیاش دوای بانگەوازەکە کۆمەڵە بە تەنیا نەبوو بڕێکی زۆر لە ڕێکخراوە چەپ و کۆمۆنیستەکان بە تایبەت هاتنە پشتم بانگەوازە. بەڵام ئەوەی کە زیاترین پێشوازی لێکرا ناو خەڵکی کوردستان تەنانەت توانەی کە سەر بە فڵانە لایەنی سیاسی دیاریکراویش بوون کە پێشوازیان لەو مانگرتنە نەکرد کە بایکۆتی ئەو مانگرتنیان کرد و پێیان وا بوو سیاسەتێکی هەڵەیە لەو زمانەیە هاتن بەرەو پیری بانگەوازەکەی کۆمەڵەوە. ڕێکخراوەکان تایە بۆ چوونی جۆرا و جۆریان هەبوو، بەڵام بە تایبەت بەرەی چەپ و سوسیالیست لە کوردستان زیاترین پێشوازی و پشتیوانی لە مانگرتنەکەی 16 لایەش کرد. هەوراکەوەی کە زۆر زۆریش بەرچاو مانگرتنەکە فقط دوکان و بازار نەبوو، ینی بەگشتی ئیدارەکان بوون، مەدرسەکان، مامۆستاکان هیچی نەچوونەوە سەر کلاسەکان. دەکرێت کەمێ باسی بکەیت چۆن بوو کە بەگشتی هەمویان بایکوتی ئەمان کردکە. ئێستاش زۆر لە ڕسم و ویدۆکان و راپۆرتەکانی ئەو سەردەم ماون کە بە چ شێوازێکی بەرین هەموو کارگا و مرکزی تەولید و مەراکزی ئامۆزش و مەدرسەکان و دانشگاکان یەکدەست ئەو ڕۆژێ لە ماڵ و دانیشتن. تەنانەت جگە لەو شارانێک کە ناوم بردم بەشێکی زۆر لە ورمێ و لە نەغەدە و لەو شارانەی سەری شەوانە بەشێکی زۆریان پێوەست بوون بۆ مانگرتنە. هەموو ئەسناف و بازاڕیانی لە خۆگرتەوە، هەموو چین و توێژەکانی ناو کۆمەلگا پێشوازیان لێ کرد. کۆمەڵە بە شێوەیەک بەری گرت بە جەنایەتێک کە کۆماری ئیسلامی ئیستەقباڵی لێ کرد، پێخۆش بوو. ئەو وەزعیەتە لە ناڕەزایەتی لەو پرژ و بڵاویە دەستی کۆماری ئیسلامی ئاوەڵا بوو بۆ سەرکوت و کوشتار و جارێکی تر دروستکردنی فەزایەکی خەفەقان لە کوردستانە. و ئەو مانگرتنە بۆیە مەوردی ئیستەقباڵ لەلایەن خەڵک و قەراری گرت کە زۆر خەڵکیش بە باسچی ئەو سیاسەتیان تەشخیصدا بوو کە کۆماری ئیسلامی چه هەدەفێ تاقیبەکە. جگە لەوەش خەڵک تووڕەش بوون، ناڕازی بوون بەدەست جەنایەتی کە لە شاری مەهاباد قوڵقا بوو. لەگەڵەوەی کە بەر بەو سەرڕۆیی کۆماری ئیسلامی بگری وایە ناڕەزایەتی شت کردایە، وایە بە کۆماری ئیسلامی نیشان بدایە کە ئەم سەفا ئەزانێ لەکوێ خەڵکی کوردستان ئەزانێ لەکوێ و لە چ شەرایەتێکی سیاسی مشەخص و لە چ کاتێکدا چ نوع مبارزەیەک ڕەچاوکە. خەڵکی کوردستان یا جوڵانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان ئەگەر داخوازیەکانی گشتگیرە، ئەگەر هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا لە بەرەگرێ، شێوەکارەکانی مبارزەشی گشتگیرە لە هەموو ئامرازێک بۆ مبارزە کەڵک وەرەگرێ. تەنیا یەک ڕێگای نییە. ئەگەر تا زمانێک کۆماری ئیسلامی یا خەڵکانێک پێیان وا بوو کە مبارزە لە کوردستانە تەنیا مبارزەی پێشمەرگانە و مسلحانەیە، ئێستا بۆ خەڵکی بۆ کۆماری ئیسلامیش بۆ دامودەزگای داگیرکەر لە کوردستانە ڕوونەکە کوردستان کانگای هەر نەوع تاکتیک و مبارزەیەکە عەلەیهی خۆی. هەر بۆیە هەر لەم ڕۆژانەیە هەر فعالێکی سنفی معلمین، فعالێکی کاریگەری، فعالێکی بزوتنەوەی ژنان تداعیە بێتەوە لەگەڵ کۆمەڵە، چونکە
کۆمەڵە لە ناو وتم داخوازیەکانی گژگیرە ناو کۆمەلگا شێوە و تاکتیکی مبارزەکانیشی جۆرا و جۆرن بۆیە کۆماری ئیسلامی لە هەرنەوە حرەکەت و داخوازیەکی سنفی و سیاسی و ڕێکخراوەیی لە ناو کوردستانان نەگەرانەوە پێی وایە کامە دەستی کۆمەڵی لە پشت و ئەو مێژوەی کە لە 16 گەلاوێژ و دواتریش لە 23 گوڵان و شەرئیبەری 96 خوڵقا ئەوانە بەشێک لەو ئەزمونە بوون کە کۆماری ئیسلامی لێ نەگەرانە. زۆر باشە هاوڕاکە دوای پرسەر کە لێتی پرسم دوای ناوبڕێکی کورد ئەگەر ئیجازە لەسەر بێت دوای ناوبڕێکی کوردی نەوڵات. هاوڕێیە کۆوەکو دوا پرسیار ئەم دەستکەوتەکانی ئەم ئەزمونانە بەگشتی هەم 16 گەلاوێژ هەمووانی کە باسی ساڵی 96 کرد ساڵی ئەوانی کە ئیشارەت پێکردن و ئاماژەت پێکردن ئەم دەستکەوتانە ئەم ئەزمونانە چی بێمە دەڵێت؟ کاک ئەمیر بۆ ئێمە گێڕانەوەی مێژوو یان ئێسێوانەی کە تۆ لەم بەرنمەیە ماوەیەکە زۆرە زەحمەتی بۆ کێشی و باس لە هەندێک واقعی مێژووی ناو کۆمەڵە و جوڵانەوەی خەڵکی کوردستانەکەی ئەمە بۆ ئێمە تەنیا گێڕانەوەی بیرەوەری و یا یادێک لە ڕابردوونیە بۆ ئەمانە تاک بە تاکی ئەمانە باسکردنەوەیان و لێکدانەوەکانیان و تەواوی ئەوانە بۆ ئێمە ئەزمونە تەجروبەیە و ڕێنیشاندەرە بۆ داهاتوومان. ئێمە یەکێک لە تایبەتمەندیەکانی کۆمەڵە ئەگەر لەم ماوەی بەرنمەیە ئەوانەی کە خەڵک بزانن جگە لە هەموو عەرسەکانی مبارزە کە ئێستا باسم لێ کرد چ لە عەرسەی مبارزەی مەسەلەحانەیە چ لە باقی کارەکانی تری ڕێکخراوەیی خۆی لە ناو کوردستانە ڕێخستنی جەماوەری یەکێک لە تایبەتمەندیەکانی کۆمەڵە بووە ڕێخستنی مبارزە و تێکۆشانی جەماوەر یەکێک لە کارە گرنگەکان و وەزیفە گرنگەکانێ بووە کە کۆمەڵە هەمیشە ڕەچاوی گرتووە لە کاتی دیاریکراوە بە پێی سیاسەتێکی مشەخەس ئەوەی خستووەتە بەردەم خەڵکی کوردستان. باسم لێ کرد لە بایکۆتی هە لە سەرەتای دروستبوونی کۆمەڵە لە ئەوایە لە انقلابەوە لە بایکۆتی یەکدەنگ و یەکگرتوانەی خەڵکی کوردستان دژی هەڵبژاردننی کۆماری ئیسلامی ئایاننا لە 12 فەرۆدینی 1350 تا 15 خورداری 1361 23 16 گەلاوێژی 84 کە ئێستا تەوەری باسەکەمان بوو لە 23 گوڵانی 1389 دوای ئیعدامی جەنایەتکارانەی فەرزادی کەمانگەر و 4-5 هەڵسوڕاوی سیاسی تر لە زیندانەکانی تاران کە دواتریش تەرمەکانیان نەدانەوانێ لە 22 شاریوەری 1396 دوای ئیعدامی ڕامینی حسێن پەنایی و کاکزانیار و کاکلوقمانی مرادی و بۆمبارانی مەقەڕەکانی حیزبی دموکرات کە بووە هۆی گیانبەخکردنی تعدادێکی زۆر لە کادر و پێشمەرگەکانی حیزبی دموکرات لەمانەیە بە هاوکاری یا بە دەستپێشخەری کۆمەڵە ئیحتسابی سەراسەری لە کوردستان وەڕێکخراوە و خەڵکیش پێشوازی لێ کردووە. ئەمە عەرسەیەک بووە لە مبارزە کە کۆمەڵە ئیسفادەی لێکردووە لە جوڵانەوەی خەڵکی کوردستان. وەختێک کە دێن باسی ئەمانەکەین وەختێک دێن باسی هەڵیە سەنگێنین وتم تەنیا بۆ گێڕانەوەی مێژوویەک و دانی معلوماتێک بە بینەر یا بە خەڵکی کوردستان نییە بەڵکو بۆ ئێمە دانە بەدانەی ئەمانە هەڵی دەسەنگێنین جارێکی تر بیری لێ ئەەکەینەوە
نقاتی زەعفەکانی ئەهێنینە بەرچاوی خۆمان، نقاتی قووەتەکانی ئەگەر بوو بێ بەهێزتری ئەکەین و ئەمانەوێت مەسیری مبارزە هەموارکەین بۆ داهاتوو. ئێمە بە چاوگێڕان بەڕابردووی خۆمانە، بە گێڕانەوەی ئەم مێژوانە ئەم هەدەفە گرنگەمان هەیە. لە ڕاستیە ئەگەر شرایەتێکی تری ئاوا خوڵقا لە کوردستانە، هەلومەرجێکی تری ئاوا پێویست بوو، ئەگەر نیاز بە مانگرتنێکی گشتی و بانکهێشتکردنی خەڵکی کوردستان بۆ ئاعتسابێکی عمومی سیاسی تری ئاوا هەبوو، لە گوزەشتایە چیمان کردووە؟ کامی نقاتی بەهێز بووە بەهێزتریکەین، کامی نقاتی زەعفمان بووە، نقاتی لاوازی ئەو بەشە بووە ڕەچاوی گرین و لای بین کە بتوانین سەفی مبارزەمان، سەفی تێکۆشان بەتایبەت لە کوردستان لە دژی کۆماری ئیسلامی و هەموو سیاسەتەکانی یەکگرتوانە و متحدتر بکەین. ئەمە ئامانجی کۆمەڵەیە لە باسکردن لەو مێژوانە. بۆ یەکە دانە بەدانێ ئەمانە، دانە بەدانە ئەم واقعە مێژوویانەی ناو بزوتنەوەی خەڵکی کوردستان و لە ناو ڕیزەکانی کۆمەڵەیە هێشتا بۆ ئێمە و گێڕانەوەیان و باسکردن و لێکدانەوەیان و هەڵسەنگاندنیان تەنیا بە مەبەستی هەموارکردن و دووربینیە بۆ داهاتووی مبارزاتمان. بەڵێ زۆر سپاس ساڕوەکار، هەر وەکو بۆ خۆت باست کرد، ئەم هەدەف لەم بەرنامەیە لە مێژووی کۆمەڵە، ئەم مێژووە پڕ لە شانازیەیە، پڕ لە دەستکەوتەکانە کە هەم بۆ نەسلینێ و بۆ نەسلی داهاتووش بیخەینە بەرچاو و ڕێنمونیان بکەین. سپاس بۆی کە بەشداریت کرد لەم بەرنامەیە هاوڕێیاکەوە. سپاس بۆ ئێوەش بە دڵنیاییەوە یەکێک لە ئەوەرکانێک کە ئەم بەرنامە ڕەچاوی گرتووە ئەوەیە ئێمەش ئاواتی سەرکەوتنمان هەیە. زۆر سپاس. سپاس ڕۆیش. بەڵێ بینەرانی خۆشەویست، سپاس بۆیش کە تا ئێستا لەگەڵمان بوون. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.